دیارە ئەمڕۆ کۆبوونەوە بوو لە نێوان وەفدی حکوومەت کە چۆتە بەغدا و لەگەڵ پەرلەمان قەرار بوو ئەم کۆبوونەوەی لە ناو جەلسەیەکی فراوانی کراوەی پەخشکراوی پەرلەمانە ئەنجام بدرێت بەڵام بۆ نەکرا ئەوە نەقس و لاوازیە بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ وەکو پەرلەمانتاران هاتبوون لەوێ وەڵامی پرسیارێکی خەڵک وەرگرین وەڵامەکە پرسیارەکەش ئەوە بوو پرسیاری خەڵک بوو ئایا ئەم وەفدە کە چەند ڕۆژ لە بەغدا بوون کە نوێنەرایەتی حکوومەتیانە کرد حکوومەتی هەرێمی کوردستان کە هاتنەوە چیان لەگەڵ خۆیانە بۆ هەرێمی کوردستان هێنا چەندیان پارە هێنا چەند پارەیان لە بەغداوە تەحویل کردوتە سەر حسابی هەرێمی کوردستان و چەند موچەیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان حاصل کردووە وەڵامی ئەمانە هەر هەمووی هیچ بوو هیچ بەڕەپارەیەکیان حاصل نەکردووە و هیچ موچەیەکیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو ماوەیە دەسەبەر نەکردبوو و هەرچی شتەکانی ترە بە مەسئولیتەوە باسێکن ئەمەیە وەڵامەکەی کە هیچیان حاصل نەکردبوو سەبارەت بەو یاسایی کە بۆ کورتێنانی بودجە بوو بۆ ساڵی 2020 لە عێراق ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ کۆمەڵێک پرسیاری گرنگمان هەبوو کە پرسیاری خەڵک بوو لێمان کردن یعنی وەفدێک چۆتە بەغدا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەم وەفدە پێویستە سەرەتا خۆی بە یاسایی بڕواتە ئەوێ نەک خۆی کۆمەڵێک کەم و کوڕی یاسایی هەبێ یعنی وەفدێک لە هەرێمی کوردستانەوە ئەڕوات داوای پارەی نەوتی بەسڕە و پارەی داهاتی خاڵی سنووری بەسڕە لە عێراقەکە بەڵام خۆی لێرە نەوتەکەی ئەفرۆشە داهاتەکەی نەبۆ خەڵکە نەبۆ نائیگەڕێتەوە بۆ بەغا و خاڵە سنوورەکانی پڕپڕە لە قاچاقچێتی چۆن بەغا لەگەڵ یاڕێیەکەوێ وەفدێک لە هەرێمی کوردستانە خۆی موچەی خەڵکە بڕێ 6 ڕۆژ جارێک موچە ئەیا بە خەڵک لە سا 21 موچە لە سا 18 موچە بە نایەسایی ئەبڕێ 5 موچە بەسەرێکەوە موچەی مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 ساڵی 2020 بەسەرێکەوە هەڵە پەسێرێ یەک دنیا خەلەلی هەیە و ناشەفافی هەیە لە عەقدە نەوتەکانە لە فرۆشتنی نەوتە لە ساڵی 2019 لە 8 ملیار و نیو دۆلارە داهاتی نەوتە نیوە زیاتری دیار نییە کەس نازانێت بۆ قەرز ڕۆشتووە بۆ کۆمپانیا چووە بۆ حیزب چووە بۆ بنەماڵە چووە بۆ بۆرینەوە چووە بۆ کێ چووە بەم هەموو کەم و کورتیەوە چۆتە بەردەم بەغدایەک نزیکی قەرنێکە دەوڵەتە چۆن لەگەڵ یاڕێەکەوێت لەگەڵ وەفدێکە لەگەڵ حکوومەتێکام هەموو کەم و کورتیە هەیە بەرامبەر بە خەڵکەکەی بەڵام ئەو وەڵامەی ئێمە لێمان بیستن خەڵکی هەرێمی کوردستان هەمووی شایدە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یەک دیناری تەسلیم نەکردووە یەک بەرمیل نەوتیشی تەسلیم نەکردووە ئیتر بەغا چۆن لەگەڵ یاڕێکەوە لە مقابلا بەغا چەند جارێک میزانی ناردووە چەند جارێک پارەی بۆ هەرێمی کوردستان ناردووە چۆن بەغا لەگەڵ تا ڕێکەوە یعنی چۆن لایەنە سیاسیەکانی عێراق شەقامی عێراق رازیە بێ نەوتی بەسڕە و داهاتی خاڵە سنوورەکانی بەسڕە بهێنرێ بدرێ بە هەرێمی کوردستان بەڵام نەوت و داهاتی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان بڕوا بۆ دوو حیزب و دوو بنەماڵە و دەسەڵاتێکی سیاسی کە ناچێت بۆ گیرفانی موچەخۆریش لەبەرەوە ئەم شێوازە ئەم مامەڵەیە لەگەڵ بەغایە چیتر بۆیان ناڕواتە پێشەوە وتمان خەڵک چاوەڕێ ئەوەیە بڵێ کەی موچەیەتێ ئێتۆ وەڵامی ئەوەی پێ نەبوو وتیان نەپارەمان بۆ حاصل کراوە لە بەغا نەتوانیمانە لەو یاسای پڕکردنەوەی میزانیەیە هیچ بڕەپارەیەک حاصلکەین تەنانەت یەک دیناریشان حاصل نەکردبوو وە لێمان پرسیوتان یعنی ئەو موچانە ئەو موچەی خەڵک قابلەوە هەر وەکو مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 هەڵی پەسێرن جارێکی تر و بە 2 مانگ جارێک لە سا 21 موچە بن بە خەڵک خەڵک لیان قبوڵ ناکە